خێراتنی کەناڵەکەتانەکەین. ئەو ساڵ ئێمە بەروبوومێکی زۆرمانسان گندۆرە لە دەشتی هەریر و باتاس، خواستێکی زۆری لەسرە لە دەشتی هەریر کە لەسەر ئەو جادەی عام خەرکەکە ڕائەوەستی گندۆرەدا ئەنێن و دەینن خەرکەکی زۆریش دێتن ڕائەوەستی. بەڵام بەگشتی ئەم ساڵ بەروبوومەکەمان زۆر جوان نییە. کلۆ لێدا و کرم لێ ئەدا، حیلەتی لێ ئەدا، ئێستا شۆکە هاتیە لێ ئەدا، شۆکەی ئەمان ساڵی پێشوەها نەبوو، کەروێشک زۆر ئەخوا. بەروبوومەکەمان بەڕاستی ئەو ساڵ باش نییە و خواستێکی زۆری لەسەرە و وەکو پێویستیش ناڕوە لەسەر ئەو جادەیە خەرکەکەی ئەنی داوای هەرزان ئەکە و ئێمەش زۆر پێوەمان دیە بین لە سەعات 3:30 و 4 سبەینەوە دێین لە ناو خەریکە بین هەتا ساعت 8:09 سبەینی. ئەو ماندی بوونە و ئەو مەسرەفەی کە ئێمە ئەیکەین بەڕاستیەوە بەرماندی بوونەکەی ناکەی، بەڵام هەر مەزبوورین نیشەکەین کردیە بەردەوامی لەسەر. ئێمەش خەریکە بینە و هەلەیەکەینەوە ناوە دەینە ناوێ کە بە ڕۆژیش ئەبینین گندۆرەکە ئەگەر سبەینەکەی نینە ناوێ لەو مەحەلانە دەین لێ ئەەکەینەوە لە وەختانە پاش نیوەڕۆکەی ئەبینەوە سەر زادەی ئەفرۆش. ئێستا لە دەشتی هەریر ئەمە دەشتی هەریرە گندۆرێ فرۆشن لەسەر و جادەی خەرکەی زۆرش مەراقە لە گندۆرەی ئەو مانتیقەی ئەمە دەین لێرە بەیانیان کاتژمێر 8 دەهێن هەتا ئێوارە کاتژمێرێ 5 و 6 7 جار وێ گندۆرە زوو خەلاسە بن سعات 4 جار شوێ سعات 6 تەواوە بیتن جار وێ ئەگەینە شەوێ خەرکە زۆر لەو جادەی ئەڕۆ بۆ سەفەر دەگە خۆیان ئەبەن هەیە لەو سەریە گەڕێتەوە دێتەوە حەزیان لە گندۆری ئەو مانتیقەیە پێیان خۆشە تامەکەی خۆشە لێرە بن. بەخۆمان لە هەولێر ڕادین خەرچی و دەشتاشی نەچینە سەفرەی گندۆرەی مانتیقەش لە باشووری هەتا دێ مانتیقەی قاسمی و ئەو مانتیقانە گندۆرەکەی خۆشە بەناوبانگە هەر بەخۆش شارەزای و خەتەینە گوتمان هەندێک شێکردن لەگە خۆ دەبین و وەختی بەخۆشی هەر شتێک بە فەستی خۆی خۆشە گندۆرە وەستی خۆی خۆشە شفتی وەختی خۆی خۆشە گندۆرەکە شارەزانە بەتامن و خەڵک زۆر مەرەقیتی هەرچی لەو ڕێگەێستا لەو لای دێ بەچی من سەرن لەو ئاکرە و دۆچێتی یان لەو لای ڕادەی ئەو بەرەوە بەرکەپرا خەرک ڕاگری ئەوی جارێک ڕابگری بکڕی بگەڕێتەوە کڕی چکە گندۆرەکەی بەتامە بێ چیمیایە